دۆخی کوردستان بەگشتی و قەیران و ئاڵۆزیە کۆمەڵایەتی و سیاسی و جۆرەکانی تری ژیان لە کوردستانە تەنها بەنزین نییە. بەنزین تەوان یەکێکە لە سێکتەرە گرنگەکان و پەیوەندی بە بەڕێکردن و ڕایکردنی ژیانی هەرێکێک لە هاوڵاتیان و هەمومانەوە هەیە لە ڕاستیە. بەڵام دۆخی کوردستان زۆر لەوە شێواوتر و وێرانترە لە ڕاستیە کە تەنها لە مەسلەی بەنزینە قەتیسی بکەین و بچووکی بکەینەوە. هەموو ئەو ڕووداوانەی کە ئێستا پامنێرە بە ڕێزەکانی ئێوە لە شار و شارۆچکەکان لەسەر مۆزوعی بەنزین باسییان کرد چەند ڕۆژی ڕابردووش مۆزوعی نەخۆشخانەی هیوا و هەندێک بابەتی تر. ئەمانە دەلالەتی ئەوەن کە لە کوردستان سوڵتەی سیاسی بە تەواوەتی هەرسی هێناوە و ئیدارە و بەڕێوەبردن لە کوردستان لە دۆخێکی ئێجگار خراپ و لە دۆخێکی ئەوتوایە کە تۆ توانی بڵێ ئێستا لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی حکومڕانی و تیم و ستافێکە ئیدارەی ژیان و گوزەرانی خەڵک بدا. ئەوەی هەیە کۆمپانیا و گروپ و باند و تەنانەت باندی هاوشێوەی مافیاییە کە بەشی زۆری سێکتەرە جۆراوجۆرەکانی ژیان و بەڕێوەبردنیان لە هەرێمی کوردستانە قۆرەخ کردووە. لە کاتێکا تۆ کۆمەڵی دامەزراوێت لەسەر حسابی ژیان و موچە و گوزەرانی خەڵک هەیە بە ناوی حکوومەت و دامەزراوەکانی ترەوە. بەڵام ئەوەی کە ڕۆڵی نییە و ئەوەی کە هیچی پێ ناکرێت تەنها حکوومەتە. ئەوانەی تر بەدەستی گروپ و باندی جۆراوجۆری ناوخۆیی و تەنانەت دەرەکیەوە نیش کە لە کوردستان ئیدارەی هەموو ئەو سێکتەران نادەن کە جەنابەت باست کرد لە نەوتەوە لە مەسلەی دەرمانەوە لە مەسلەی بابەتەکانی ترەوە یعنی لە ڕاستیە. بۆیە ئەگەر شوێنێک حکوومەتی تیاابێ کاک بێستون یعنی زۆرێک لەو کێشانە کە جەنابیش ئاماژەت پێکرد ینی کێشەی نوێ نین کە لە هەرێمی کوردستانەوە بەوەی قەیرانێکەوە دروست ببێتن یان قەیرانی دارایی بیان هەر قەیرانێکی تری سیاسی لە کۆنەوە هەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش تەمەنێکیە کە ئەوە بۆ زیاتر لە 30 ساڵ دەچێت. بۆچی ویست نەبووە کە ئەم کێشە و گرفتانە کە لەگەڵ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانان چارەسەر بکرێن؟ دیارە قەدەر و ناوچاوی میلەتەکەی ئێمە و خەڵکی کورد و هەمومان وایە کە ئەمانە ببن بە حکومڕان و ئیدارەدەری ژیانی هەمومان و بە کەسیشمان لا نەچن و کەسیشمان توانای لابردنیانمان نەبێ بەڕاستی. بۆیە تۆ نابێت چاوەڕێی شتێکی خراپ لە کەسێکی خراپ بکەی. ئێمە ئەزمموی خۆدوتنی 30 ساڵ بەڕێوەبردن و ئیدارەدانمان لەگەڵ ئەمانە هەیە. من چۆن پێم وابێ سبەینێ و دوو سبەی ساڵی داهاتوو دو ساڵی داهاتوو بە حکومڕانی داهاتووی ئەمانە ئێمە ئەتوانین نموزەجێکی جوانتر لە کوردستانە بهێتەکایەوە. بۆیە لە ڕاستی ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە لەوە ناچێت ئێمە شتێکمان هەبێ بە ناوی حکوومەت و نیزام و بەڕێوەبردنەوە. ئەمەی هەیە لە ئەو ئەچێ ئێمە هیچ شتێکمان نەبێ. خۆ ئەگەر بەمانای کەلیمە دامەزراوەیە کە بواە ناوی دامەزراوی بەڕێوەبردن بواە بەداخەوە. ینی ئەزانی کاکە گرفتی ئەساسی لە کوردستان دوو گرفتە. بەشێکیان پەیوەندی بە بەڕێوەبەران و ئیدارەدەران و حکومڕانەکانەوە هەیە، بەشێکی تریشی پەیوەندی بە خەڵک و بە خۆمانەوە هەیە. ئێمە دانیشتوین هەرگە لە یەکەین و هەمومان هەر قساکەین و هەر بۆڵەمان دێ و چاوەڕێین قەدەرێکی ئیلاهی بێ ئەمانەمان بۆ لابایان ئەمانەمان بۆ بگۆڕێ یان دەستێک لە دەرەوە بێ و پشتەمەلی ئەمانە بگرێ و لای با و ئێمە بخاتە شوێنی. ناشتیوان نییە. ئێمە بۆ خۆمان دانیشتوین تونترین هەڵوێستی هەمومان یان بە قۆترین هەنگا و پلانی ئێمە فەیسبوک و نووسینی چەند کۆمنت و چەندێ ڕێکە لە پیج و ئەکاونتە جۆراوجۆرەکانەوە. جگەلەوە هیچی ترمان پێ ناکرێ. خەڵک لە کوردستان بەداخەوە هەمومان هەم یەکگرتوونین، هەم هیچمان پێ ناکرێ، هەم تااقەتی بەڕێوەبردننی جۆرێک لە تەجەموعاتی ناڕزاییمان نییە کە سوڵتە بلاقێنێ. لێرە و لەوێ هەندێک کەمپینی جۆراوجۆری میدیایی هەیە ئەوەی کە ئێوە ئیکەنیان ئەوەی کە لە فەیسبوک و ئەوانە ئەکرێ بڵین تەسیرێکی معەنی محەدەدی لە فترەیەکە هەبێ. بەڵام تەسیرە گەورەکە تا ئێستا کەس نەی بووە و کەس نەیتوانیوە بیکا کە سوڵتە بلەقێنێ لانی کەم نەتیجەکەی بە گۆڕینی ئەمانە تەواو ببێ. من بۆ خۆم پێم وایە هەتاوەکو ئەم جەماعەتە سیاسیە ئەم کاستە سیاسی کە 30 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن حکومڕان بن کە هەر ئەوانیش حکومڕانە بن. من بۆ خۆم هیچ ئومێدێک نابینم کە ئەمانە لە سوڵتەیە بگۆڕدرێن. نابێت چاوەڕێشتی باشتر وشتی چوزانم ینی تحولێکی زۆر سەریع ببی چۆن ببین ینی ئەو دوو گرفتەی کە باست کرد بەشێکی دەسەڵاتداران و ئەوانەی کە ئیدارەی ئەم هەرێمە دەدەن ینی بۆچی تاکەی وا دەبن و لەسەر بەتایبەت ئەوەی کە بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیەوەی ئاماژەت پێکرد. هاوڵاتی دەتوانێت لەم قۆناغی ئێستادا چی بکات؟ ئەپرسم لێتەوە پێشەوە بچمە لای پاملەرەکان پرسیاری ئەوم کرد. تۆ باسی ئەوەت کرد کە دوو گرفتەیەکیان لەلایەن ئیدارەدانی ئەم هەرێمەوە و کەسانی کە ئیدارەدانی ئەم هەرێمەیان بەدەستە و یەکێکیشی هاوڵاتیە. باشە هاوڵاتی دەتوانێت لەم قۆناغەدا
یعنی چۆن ئەم هەموو گیر و گرفتە کە ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە لەسەر شانی خۆی لای باوە بڕیار بدا چی بکات کاکەتوانە ئەوەی کە پێویست بێ سوڵتە بەرامبەر بە ئێمەی کردووە لە ڕاستیە ئیشی خۆی جێبەجێ کردووە تەوان بە طریقە خراپەکە بۆیە ئێستا ئیشەکە لە دەستی سوڵتەیان نییە چکە سوڵتە خۆی پێپشانداین خۆی عارض کردووە ئەوەشی پێی بووە کردوویەتی و ئێمە 30 ساڵی ئەزمموی دوور و درێژی مەرحەلەی جۆراوجۆری گەرمی و ساردی و تاڵی و شیرینی و بێپارەیی و بەپارەییمان لەگەڵ ئەمانە هەیە بۆیە ئەوەی پێویست بۆ ئەوان کردویانە تەوان بە ڕێگە خراپەکە و بەلایەنە خراپەکە ئێستا ئیشی خەڵکە ئیشی میلەتە ئیشی شەقامە چۆن ئەتوانێ شتێک بکە هەرچەنە ینی من پێم وایە ئەمە هەر بۆ خۆی درێژە ناکێشێ و ڕۆژێک لە ڕۆژان ینی هەموو ئەوانە کۆتایی دێ ئەوەی کە شاعرە تونسیەکە ئەبوو قاسمی شابی ئەڵێ إذا شعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر بێگومان ئەم شعبەی ئێمەش ڕۆژێ لە ڕۆژان درەنگ بێیان زوو تۆڵی هەموو ئەو ناشرینیانە لەم سوڵتەیە ئەکاتەوە لە ڕاستیە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و ئانیە و پێویستە بکرێ من بۆ خۆم پێم وایە لە دەستی خەڵک و لە دەستی شەقام و لە دەستی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتیایە هەموو ئەو هێزانەی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین ئەگەر بتوانن بەیەکەوە سیغەیەک بدۆزنەوە بتوانن بەیەکەوە ئاراستەی شەقام بکەن من پێم وایە ئەتوانرێ هەندێک گۆڕانکاری ئەگەر بچووک و ئەگەر نەوعیش بێ لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە بکرێ بەڵام نەک بەشی زۆری هێزە سیاسیەکان بەداخەوە بەشی زۆری کارکتەرە سیاسیە جۆراوجۆرەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەیەک لە ڕێگەکانەوە دەگەنەوە سەر یەکێتی و پارتی یان شەریکن لەگەڵ یەکێتی و پارتی یان جۆرێک لە خۆیانوتەنیک لێک تێگەیشتن ئیتیفاق هاوپەیمانێتی نزیکایەتی دۆستایەتی شتی سیر و سەمەریان بەیەکەوە هەیە بۆیە لە ڕاستیا کاکەتوانە ئێستا ئیشەکە لەوە نییە من و تۆ لێرە مناقەشەی ئەوە بکەین بڵین چی خراپە و چی باشە هەموو ئەوانە وترا یعنی ئەم تەلەڤیزۆنی ئێوە پێشتریش تەلەڤیزۆنەکانی تری معارەزە میدیا خەڵک تقریبی بە درێژایی 15 ساڵە ئێمە هەمومان قساکەین لەسەر ئەوەی چی ئەکرێ لە وڵاتەیە چی خراپە چی کرا بەداتا یعنی لە مەسلەی خستنە ڕوو باسکردنە من پێم وایە هەموو شتێک کۆتایی هاتوو هەمووی باس کراوە ئیتر پێویست ناکە من و تۆ لێرە ئێستا باسی ئەو بکەین بڵین ئەوەنە ڕقەمەکە بەوەنە و ئەوەنە دزرا و ئەوە نەکرا حەق هەنگاوی داهاتووی هەموو ئەوانەی کە ئەوڵی چاکردنی ئەم وڵاتادەن گەڕان بێ بەدوای و پرسیارەی چی بکرێ بۆ شتێک ناکرێ چۆن بکرێ ینی هەرچەند من بابەتەکە لەسەر بابەتی خزمەتگوزاری ئەوەی پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوەیە من ویستم قسم بۆ بکەی کاک بێستون بەڵام ئێمە ژەر لە ژیانی هاوڵاتیەکە بۆچی یعنی باسی ئەوت کرد کە لایەنەکان بەشێکیان دەگەڕێنەوە بۆ لای یەکێتی و پارتی کە بە سەرچاوی نامەتی ئەم هەرێمە دادەنرێت لەلایەن ئێوەمانانە و لەلایەن خەڵکەوە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانیشەوە کە هەرچی گرفتێ دروست دەبێت دەستی ئەوانتیا لەبەرەوە ئەوان سوڵتەی سەرەکین بە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بۆچی ینی ئێستا گرفت دروست دەکات لایەنێکی دەرەوە یەکێتی و پارتی بە نمونە هاوپەیمانەتی دروست دەکات لەگەڵ ئەم دوو حیزبەدا بۆ بژاردنەکانی لە کاتێکدا ئێستا پڕقەیرانترین هەرێممان هەیە ئاجاکە کەتوانە ئەوەی باسیەکەین هەر بێگومان لە نەتیجە قسەکردنە لەسەر ژیانی خەڵک و قسەکردنە لەسەر ئەو دۆخی کە لە کوردستانە هەیە ئیتر ئەمەش بۆ خۆی فەرعوشتی لێ بێتەوە لە کاتی مناقەشەیە بێگومان هەموو ئەوانەی ئەکرێ یەکێتی و پارتی و سوڵتە لێ بەرپرسن خۆ من و تۆ لێ بەرپرس نین ینی من و تۆ چیمان پێکرێ خەڵک چی پێکرێت تەوان سوڵتە بەرپرسە لە ئیدارەدانی ژیانی خەڵک بەرپرسە لە دۆزینەوەی دەرەچەیەک بۆ قەیرانانەی کە هەن یعنی چی سوڵتەت هەیە و بنزین دەچێتە ئەوەندە و کۆمپانیا و شەریکات و گروپی جۆراوجۆر قۆرخێکن خۆمە پرسیارەکەیە یعنی چی سوڵتەت هەیە و خەسخانەیەکی گەورە و گرانی جێئومێدی هەزارەها عایلی ئەم وڵاتە ئاوهای لێ دێ بێگومان سوڵتە بەرپرسە قسەکە لەسەر ئەوەی هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی بۆ ئەبنە بەشێک لە تەحالوفات خۆ ئەمە پرسیارە ئەسڵەکەیە خەڵک بۆ ئەم هێزانەی ڕۆژێک لە ڕۆژان بە هەمومانەوە یعنی منیش ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمانتاری هێزێکی معارەزە بووم خەڵکێکی زۆر دەنگی داومەتێ بە ئومێدی کۆمەڵێک هەنگاو کە هیچمان پێ نەکراوە خۆ خەڵک ئەم هێزانەی دەرەوە یەکێتی و پارتی وەکو بە دیلی یەکێتی و پارتی ئەبینێ بۆ ئەوەی ئەمانە دۆخیان ڕزگار بکەن نەک ئەمانە لە مەحەتەیەک لە مەحەتەکانە ببنە شەریک و هاوپەیمان و خۆیان وتەنی لێک تێگەیشتنیان هەیە و خۆیان وتەنی نزیکایەتیان هەیە و دۆستایەتیان هەیە و لە هەندێک شوێنە پارەشیان لێ وەربگرن خۆمە پرسیارە ئەسڵەکەیە ئەم هێزانە دەبوو ئەدای ئەخلاقی ڕۆڵی تەنزیمی و حزبی و سیاسیانەی خۆیان بەرامبەر بە خەڵک و بەدەنگ دەرەکانیان بکەن خەڵک بۆ هێزێک لە دەرەوەی یەکێتی و پارتی هەڵبژێرێ بۆی لە یەکێتی و پارتی نەچێ بۆی شەریکی یەکێتی و پارتی نەبێ بۆی بتوانێت یەکێتی و پارتی و بۆ بگۆڕێ ئەو هێزە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە پێچەوانە ئەبێتەوە ئەچێ ئەبێ بە شەریک و تەحالف و لێک تێگەیشتنی لەگەڵ یەکێتی و پارتی ئەبێ بێگومان ئەمە
هەم جێی ئومێد نامێنێ و هەم ئومێدیش لە ناو خەڵکا بە تەواوەتی لە ناو ئەبە. کەواتە ئەو میکانیزمانە چی دەبێت بە تایبەت بە نسبەت حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتەوە لە ئێستادا بۆی بۆ قۆناغا تێنەپەڕن کە حیزبێکی ئۆپۆزیسیۆن چوو بێتە پاڵ دەسەڵات هاوپەیمانێتی پێکێنابێەوە چەندین ڕێکەوتنی کردبێ لە ئێستادا بە شەریک بزانرێت لەم هەموو قەیرانەی کە لە هەرێما هەیە. بۆ ئەم قۆناغا ئێستا حیزبەکانی دەرەوەی دەسەڵات دەتوانن چی بکەن بۆەوەی کە بەشێک لە بارگرانی سەرشانی وڵاتی سوک بکرێت لە ڕێگەی لاوازکردنی ئەو سوڵتەیە کە بەرپرسە لە خراپکردنی دۆخی ژیانی وڵاتی لە هەرێمی کوردستان. ئەیانتوانی بە بەرەیەک بەیەکەوە بەشداری هەڵبژاردن بکەن، ئەیانتوانی بە بەرەیەک لە نێو خەڵکا بمێنەوە، ئەیانتوانی بە بەرەیەکی تۆکمە شەقام بجۆڵێنن. ئەمانە هەموو ئەو ئەگەرانە بوون لە پێشیانەوە بوون. من نازانم کامیان 100% ئەی پێکا لەکوێ ئەیانتوانی هەدەفی گەورە بەدەستبهێنن، بەڵام ئەم ڕێگایانە هەبوو لە بەردەستی ئەم هێزانەیە. بەڵام یەکێتی و پارتی بۆ ئیمکانێتە زۆرە مادی و ئەمنی و ئیستخباراتی و سەربازیە هەیەە لە کوردستانە تا ڕادەیەکی باش توانیان پەرتەوازە بخەنە ئەو هێزانەوە و ئەو هێزانە هەریەکە و بە ئاراسەیەکە بەرن و بەشێکی زۆریان لە ژێر سێبەری خۆیانە کۆبکەنەوە. قسە گشتێکە ئەوەیە کاکتوانە ئێستا ئەبێ ئێمە واز لەوە بێنین بڵین کێ خراپە و کێ چی کرد و کێ چی نەکرد، خراپەکان بخەینە ڕوو. ئێستا کاتی ئەوەیە لە ڕاستیا چۆن دەرەچەیەک بۆ ڕزگاربوون لەم دۆخی هەرێمی کوردستانە دۆزرێتەوە کە بۆ خۆی ئەوەندە معادلەیەکی معقەدە ئینسان ناتوانێت بە چ طریقەیەک پرۆژەیەک یان قسەیەک لەباری هەنگاوەکانی دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ دەربازبوونی دۆخی هەرێمی کوردستان لە مواقعە بدۆزێتەوە جگە لە یەک خەڵ کە هەموو دەرەچەکان ئەچنەوە سەر ئەوەی کە ئێمە ئەزمموی 6 کابینەی جۆرا و جۆری یەک ئیدارەیی و دوو ئیدارەیی 30 ساڵ بەڕێوەبردننی ئەم هێزانەمان لە حکومڕانە هەیە، بۆیە هەتا ئەمانە لە سوڵتەیە بە نابێ ئێمە چاوەڕی هیچ شتێکی باش لەمانە بکەین. جا ئەمەش چۆن لابرێن ئەمانە لە سوڵتە چێ لایەن ئەبچی لابرێن یاسای چاکسازیە کە پێشتریانی ئەم کابینەیە زۆر خەڵکیش هیوای لەسەر هەڵچنی بوو و خۆشیان دەڵێن تاوەکو ێستا بەردەوام دەبین و چەندین شتمان کردووە لە چوارچەوەی چاکسازیە لە هەرێمی کوردستانە. بەڵام ئەوەی کە دەبینرێت هەم لە کەرتی تەندروستی، ئەم لە سوتەمەنی، لە بەنزین، لە کەرتەکانی تر ئەم کەرتی تایبەتە و بە ناوی کۆمپانیاوە زەرر لە هاوڵاتی دەدات. تاوەکو ئەم دەستانە نەبردرێن کە زەرر لە هاوڵاتی دەدات، چاکسازی دەکرێت لە هەرێمی کوردستانە بم شێوازە دەست تا بڕدرێکا کە کێ و دەستە گەورانە ئەبڕێکە بۆ خۆیان لە پشتی حکوومەتەوەن و لە حکوومەت و لە وەزارەت و لە دامەزراوە گەورەکانی ناو سوڵتە سیاسیەکە گەورەترن. دەستەیەکی بچووکی بۆ نمونەوەکو نەزاهە لەکوێ ئەتوانێت دەستی گەورەی گەندەڵی و نەوت و دەرمان و ئەوانە ببڕێ. ئەمە هەر لە ڕووی واقعیەوە یعنی ڕێی تێ ناچێ. جا لەبەرەوە نابێت چاوەڕی چاکسازی لەم فەوزا سیاسیە ببی. لەسەر مەسەلەی چاکسازیش بەعکسەوە نەک چاکسازی نەکراوە ئەم 1-2 ساڵی ئەم دەورە تازەی ئینتیخابی کە بە کابینەی تازەش ناوەبرێ لە ڕاستیە خراپتر بووە، هیچ شتێک چاک نەبووە. زۆر باشە. کەواتە ینی بابەتی ئومێد لەبەرەوە پێشتر باسیەوە کرد کە تۆ خۆ بۆ خۆت ئومێدت نەماوە بەم جۆرە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئەی لە پەرلەمانەوە تۆ پێشتر لە پەرلەمان بووی، ینی بۆ ئەو دەنگانە یەک ناخرێن کە ویستی چاکسازی بسەپێنێت بەسەر ئەم حکوومەتەدا و بتوانێت چاکسازی بکات. پەرلەمان ڕۆڵی گێڕاوە لەوەدا. من بێئومێد نیم، بێئومێد بوو مانایی کە هیچ ئاسۆیەک نبینم بۆ گۆڕانکاری و بۆ چاکسازی. من بێئومێدم لەو دۆخەی ئانی کە ئێستا هەیە چۆن بتوانرێت سوڵتەیەکی بەهێزی وەکو یەکێتی و پارتی کە هەموو ئیمکانێتێکیان بەدەستەوەیە بە معارەزەیەکی پەرت و شێوا و بە میلەتێکی برسی و پەرتەوازە بگۆڕدرێ. ئەم بۆ عادلەیەک ناگرێتەوە لەگەڵ یەکە چۆن بکرێت، کێ بیکە، چۆن چاکی کەی، کێ ئەمانە لابای، ئەمانە خۆشیان نایکەن. ئەم معادلە جۆرێک لە ئاڵۆزەوە واکە ئینسان جۆرێک لە ناومێدی لە ناومێدیا بژیان بە ناومێدیانە بیر بکاتەوە. ئەگەرنا من بۆ خۆم هەر پێم وایە ڕۆژێک لە ڕۆژان هەردێ ئەم حکومڕانەیان ئەڕوخێ بەسەر هەمومانەوە هەمومان بەیەکەوە ئەبین بە قوربانیان ئەوەیە جۆرێکی تر لە ئیدارەدان لە کوردستان دێتەکایەوە. لەسەر ئەوەی لە ڕاستیا پەرلەمان چی پێکرێیان دامەزراوەکان، یعنی ئەوە حقیقەتە کاکەتوانە لە کوردستانە دامەزراوەی ڕسمی و دەستوری ڕۆڵی لاوەکییان هەیە لە سەروی هەمووشیانەوە. پەرلەمانی کوردستانیێکێکە لەو دامەزراوانەی کە بێ ڕۆڵ کراوە بە درێژایی تاریخی تەسیسبوونی نەیتوانیوە ڕۆڵی ڕقابی، ڕۆڵی محاسبەکردنی خۆی بەرامبەر بە سوڵتەی تەنفیزی جێبەجێ بکە و پیادەی بکە. یعنی چی لە حکومڕانیەکی 30 ساڵەی نیظامی پەرلەمانیە بە حساب لە کوردستان نەتوانرابێ یەک فەرمانبەری دەوڵەت لەسەر گەندەڵی و
لەسەر ئەو هەموو بابەتانی کە من و تۆ خەڵکی تر باسیەکە ڕوبەڕووی سزایەکی پەرلەمانی بوو بێتنەوە. یعنی چی؟ ئەی ئەم وڵاتە وێرانە کە هەموو خەڵک لەم سەری چەپەوە بۆ سەری ڕاست نیگەرانە لێ و تێبینی لەسەری هەیە و بەدڵی نییە، یعنی یەک کەسی گەندەڵی تیان نییە، ئەی بۆ ئەم گەندەڵێکیکە من و تۆ ئیکەین، خەڵکی تریکە ئەم بەڕێزانە ئیکەن لێرن، ئەی خۆ بێگومان دەبوو پەرلەمان لانی کەم هەر بۆ دڵخۆشکردنی میلەتەکە و بۆ تەزبیتکردن و چەسپاندن و بەرجەستەکردنی ئەو دەسەڵاتانی کە خۆی هەیەی تاقان بە خولەکەی ئێمەوە بەوانەی پێشووتریشەوە بەوەی کە ئێستاشا لە کارایە. یعنی چی ناتوانێ محاسبەی فەرمانبەرێکی دەوڵەت کات طبعا ئەو فەرمانبەرانی کە کەون ژێر ڕقابەی پەرلەمانەوە بەستم وەزیر و پلە تایبەتەکان ئەوانەی کە بە قانون دانراون. یەکەواتە پەرلەمان دامەزراوەیە کە ڕۆڵەکەی لە خواری هەموو ئۆرگانەکانی ترەوەی. کاکە ئێمە لە کوردستانە حزب هەمومان بەڕێوە ئەبالێنەوە حزبی شاگروپی جۆراوجۆرن کە سەیتەڕیان کردو بەسەر بازاڕا، سەیتەریان کردو بەسەر داو دەرمانە، سەیتەریان کردو بەسەر ژیانە، سەیتەریان کردو بەسەر ئەمن و ئاساییشە، سەیتەریان کردو بەسەر هێزە چەکدارەکان و پێشمەرگەشە. یعنی چی تۆ دوای 30 ساڵ تازە بە تازە نەتوانی دامەزراوەیەکی ئەمنی تەواوەتی لە ژێر سەیتەرە و ڕقابەی حکوومەت و پەرلەمان هەبێ لە کوردستان؟ خۆ بێگومان پەرلەمان لەم جۆرە نیزامەیە ڕۆڵی هەروە ئەبێ. من مەبەستەکەم لە کارکتەری پەرلەمانتاریان سەرۆکایەتیان هەر کەسێک نییە، من مەبەستم ئەوەیە کە دامەزراوەکە بۆ خۆی قسەمان لەسەر دامەزراوە ئەوەندە بێ ڕۆڵ کراوە، یعنی هیچ شتێک ناتوانێت بکەوە. باشترین شتێکە بیکە ئەوەیە ڕەنگە دانیشتەکانی هەڵپەسەری و هیچ نەکایانی. بەڵێ بێستون فایق پەرلەمانتاری پێشووی کوردستان، سوپاس کاک بێستون کە لەگەڵم بووی. سپاس بۆ جەنابی شکر.